بە هەڵواسینی لە بڕیندەی پارێزن نیشانە لەسەر بەڕووی قەوقازی هەڵواز ژمارەیەکی کەمیان ماوە و جۆرێکی دەگمەنن کە بۆی دانراوە ئەمە دانراوە پارێزبەندیش لە چواردەوری دادەنێن داربەڕووی قەوقازی جۆرێکی جیاوازی بڕوە و لە هەرێمی کوردستان کە بە شادار ناوزەت کراوە مەترسی لە نێوچوونی لەسرە لە 1970 دارستان کە هەمانە لە کوردستانە بەڕووە ینی هەر کارێ بکەین لەسەر پاراستنی داری بەڕوو یا پارێزگاریکردن یا بژانەوەی دارستانی بەڕوو ینی کەواتە ژینگەی کوردستانمان پاراستەوە ژینگەی کوردستانمان بژاندوێتەوە 5 جۆر بەڕوومان هەیە جۆرێکیان لەسەر لێواری لە ناوچوونایە کێکێکیان ئەم دارەیە لە پشتی منەوە بە ناوی بەڕووی قەوقازیەوە کوێرکەس ماکرانتیرا کە ئێمە هەدەفی بەشێکی کارەکانمان لە پرۆژەکە ئەوەیە بتوانین ئەمە جارێکی تر بیبوژێنینەوە باڵای هەندێکیان 20 مەترە و تیرەشیان دەگاتە نزیکەی 2 مەتر بەشێک لە دارەکان سروشت و تەمەن زیانی پێگەیاندون لێ دەستی مرۆڤ زۆرترین زیانی هەبووە لای پسپۆرانی ڕووەگ ئەم جۆرە دار بەڕوە میوانێکی بە نرخە هاتوین بۆ ئەوەی کەوا مەسجی ئەوە بنێرین بۆ خەڵکی خۆمان لە کوردستان و بەتایبەتی ناوچەی سیدەکان کە بەڕووی قەوقازی پێویست دەکا بپارێزین ئەم بەڕووە مڵکی هەمومانە و بەتایبەتی خەڵکی ناوچەکە شانازێکی زۆر گەورەیە بۆ خەڵکی ناوچەکە کە جۆرێک لە بەڕوو تەنها لە ناوچەیەکی جوغرافی دیاریکراودا لە ناوچەی سیدەکان و لەم ناوچە شاخی سەری حەسەنبەک بوونی هەیە بە گوێرەی توێژینەوەکان 430 جۆر داربەڕوو لە جیهاندا هەیە لە هەرێمی کوردستان 5 جۆری هەیە کە جگە لە بەڕووی کوردی و جۆرێکی لێکدراو یەکێکیان لوبنانیە و ئەمەشیان قەوقازیە کە بە گوتەی شارەزایانی ئەو بوارە مەترسی ڕاستەقینەی لە نێوچوونی لەسرە بەڕووی قەوقازی جۆرێکی دەگمەنی بەڕوە و 70 ساڵ بەر لە ئێستا وەکو میوان 250 داریان تۆمار کراوە کەچی ئێستا تەنها 30 بۆ 40 داریان ماوەتەوە ئیدارەی ناوچەکە و ڕێکخراوەکانی ژینگە پارێزیش ئامانجیانە ئەو میوانە دەگمەنە لە نێوچوون بپارێزن تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری برادۆست سیدەکان